24 ساڵ لەمەوبەر کورد کارەساتێکی دیکەی لە مێژووی خۆیدا تۆمار کرد. بەرەبەیانی 24/1974 خەڵکی قەڵاتزێ بەدەنگی 4 فڕۆکەی عێراقی جۆری سۆخۆ ڕاچڵەکین کە بۆ ماوەی 10 خولەک شارۆچکەکان بۆردومان کرد و 16 بۆمبیان فڕێدایە خوارەوە. بەهۆی بۆردومانەکەوە 163 کەس شەهید بوون و 300 کەسی دیکە بریندار بوون و 1 لەسەر 3 قەڵاتزێش خاپوور بوو. بە تەیارە خەڵکیش هیچ بەرگریشی لێ نەبوو لەو ناوچەیە، ناچار بوو کە دەستیان کردبوو بە هەڵکردنی کونلێدان کە بچن لە کاتێک کە تەیارە دێت خەڵکەکە دەچۆ ناو کونە تەیارەکانەوە بۆ ئەوەی کە بەرگری لە ژیانی ماڵ و منداڵی خۆیان بکەن. ئێرە ئەشکەوت نییە، بەڵکویەکێکە لەو کونە تۆپانەی یاخود لەو کونە تەیارانەی کە هاوڵاتیانی قەڵازێ لە ترسی فڕۆکە و تۆپەکانی بەعێس دروستیان کردووە بۆ پاراستنی ژیانیان. زۆر جار هەبووە هاوڵاتیانی قەڵازێ لەم کونە تۆپانەدا خەوتون و تەنانەت لێرە ژانانیان خواردووە. بۆردومانکردنی قەڵاتزێ جیاواز لەوەی هاوڵاتیانی مەدەنی بە ئامانجگرت بوو، ئەوەش پێشێلکردنی یاسا نێودەوڵەتیەکان بوو. لە هەمان کاتیشدا لە بۆردومانەکەدا بۆمبی ناپاڵم بەکارهاتبوو کە بە پێی پەیمانەکانی جنێڤ بۆمبێکی قەدەغەکراوە. بۆردومانکردنی قەڵاتزێ دوای ئەوە هات کە زانکۆی سلێمانی گواسترایەوە بۆ قەڵاتزێ کە 20 کەس لە شەهیدەکان خوێندکاری زانکۆ بوون. فڕۆکەیەکی سۆخۆی کە ئەو کاتە پێشکەوتترین جۆری چەک بووە، چەکێکی ڕووسی بووە لەگەڵ ناپاڵمی قەدەغەکرا و بەسەر شاری قەڵازێ داباری هێرشی کردە سەر شاری قەڵازێ بە تەحدیدیش بە دیاریکراویش ئامانجی سەرەکیان زانکۆی سلێمانی بوو کە ئەو کاتە لە شاری قەڵاتزێ بوو. بەو پێی کە لە هەموو گەڕەکانی قەڵاتزێ تەنها ئەو گەڕەکە بۆردومانی بەرکەوت کە زانکۆی لێ بۆیە بە هەموو پێوەرەکان زانکۆ ئامانجی یەکەم بووە. هەرچەندە لە دوای ڕووداوەکە میدیا جیهانیەکان بایەخیان بە ڕووداوەکەدا و بەکارەساتێکی گەورەیان ناوبرد، بەڵام کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئاست ئەو تاوانەدا بێدەنگیان هەڵبژارد وەک زۆرێک لەو تاوانانەی بەعس بەرامبەر بە کوردی ئەنجام داوە. دوای 8 ساڵ لە ڕووداوەکە لە 24/4 ساڵی 1982 هاوڵاتیانی قەڵازێ لە یادی بۆردومانەکەی ساڵی 1974 خۆپیشاندانیان ئەنجامدا کە لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژێمی بەعسەوە بەچەک وەڵامیان درایەوە و بەو هۆیەوە 3 هاوڵاتی شەهید بوون و 8 کەسی دیکەش بریندار بوون. ئەو ڕووداوەش نازناوی شاری دووجار شەهیدی بە قەڵازێ بەخشی. گۆران عەبدوڵڵا NRT قەڵاتزێ.